بۆ گفتوگۆی زیاتر لەسەر تەواوی دۆخەکە و بە تایبەتیش ئەم هەواڵە بەپەلەی کە ئێستا هات ئێران لە کاتێکدا کە لەو دۆخەدا و ئامادەی ئاگربەستنیە چی ڕوودەدات میوانداری بەڕێز دکتۆر ئەشەتاهامان کردووە بە ڕێزیان شارەزای ئابووری ئاسایشی وزن. دکتۆر بەخێر هاتیەم کاتت باش. دکتۆر هەرچەند ئێمە بڕیار بوو کە هەندێک بابەتی دیکەش قسەی لەسەر بکەین بەڵام ئێستا هەر لە مەودای ئەو قسەکردنەی ئێمەدا میوانداریکردنی بەڕێستان گۆڕانکاری زۆر خێرا ڕوو ئەدات لە ناوچەکەیە. ئەوەی کە ئێستا ڕایگەیاند ئێران ئەڵێ ئێمە ئامادەی ئاگربەست نین لە کاتێکا چۆن کردی وزە و ئاسایشی وزە کەوتۆتە مەترسیەوە. جیهان بەرەو کوێ بات ئاسایشی وزە بەرەو کوێ بات. زۆر سپاس. لە ڕاستیدا بازاری وزە خۆی شێوەوە لە ساڵانی ڕابردوو. ئەگەر تۆزە گەڕینەوە دووە لە ساڵی 2010 تۆ قەیرانکی ئابووری جیهانی ڕوویدا تاکو ساڵی 2019 ئەوروپا هێشتا نەهات بۆ سەر ڕێچکەی خۆی و گەشەی ئابووری دەست پێ بکاتەوە. بەڵام 2019 دووبارە پشێوی ئابووری دروست بوو، داکشانی ئابووری دروست بوو. لە 2020 کۆڕۆنە بڵاو بووەوە کە ئابووری جیهانی پەکخست. هێشتان لەو قەیرانە دەرنەچوو بوون شەڕی ئۆکرانیا و رووسیا دەست پێ کرد پشێویەکە زیاتر بلە بازارجا. ساڵ نەسوڕایەوە شەڕی ئیسرائیل و ناوچەکە لەگەڵ ئێران و میلیشیەکانی سەر بە ئێران دروست بوو. کەواتە کۆمەڵە قەیران تێکەڵاو بووە. لاموشیان خراپتر ئێستا ئەوەیە کە فشاری گەورە لەسەر گەروی هورمز دروست بووە کە سەدا 20 وزەی جیهانی ڕۆژانە بەوێدا تێدەپەڕی هەم لە نەوت و هەم لە غازیش. ئەوە شوای کردێ پشێویەکان لە بازاری جیهانی دروست بکات. بێگومان ئێران لە ڕووی هێزی سەربازیەوە هاوسەنگ نیە لەگەڵ ئەمریکا ناچارە پەنا باتە بەر فشاری ئەوەی تێچوونی شەڕ لەسەر ئەمریکا زیاد بکە بۆی فشارەکان زیادن و جەنگەکە ڕابگیرێ. باشە لەو مەودا دوور و درێژەی کە بەڕێزت ئاماژەت پێکرد تا ئێستا ئەتوانین بڵین ئابووری جیهان سێکتەی یاخود با بڵین ئاسایشی وزەی جیهان ماندووە لەدەست ئەو قەیرانە لە دوایەکە ئیکەواتە تاکوێ بەرگاگرێت. بێگومان وەڵامی پرسیارەکەوەیە شەڕەکە تاکەی بەردەوام دەبێت و ئەگەر وەستا چۆن دەوەستێت ئایا بەکەوتنی ئێران ئەگەر بەکەوتنی ئێران بوو سیستەمە چینۆ دروست بوو بێگومان باردۆخ لە ڕووی وزە لە ڕووی ئابووریەوە زۆر باش دەبێت. ئەکەوێتە قەیرانی دیکەوە یان قەیرانەکەی وردە وردە بەرەو ساڕێژبوونە ڕوات ئەگەر ئێران کەوت. چەند سیناریۆیەکەیە ئایا ئێران دەکەوی پێشەوەی ژێرخانی وزەی بۆمباران بکرێت چکەوەی دەزانێن ترامپ ماوەی 5 ڕۆژی داوە ئەگەر ئێران ئامادە نەبێت تەنازولات بکات و خۆی ڕادەست بکات کەوەی ئیسرائیل و ئەمریکا داوا دەکەن ڕەنگە ژێرخانی وزە بە ئامانج بگری. ئەگەر ژێرخانی وزە بە ئامانج بگرێت چکە ئێران یەک لە وڵاتە گەورەکان کە دەجینەوتێ لە ساڵێن ڕابردوش یەکێک بۆ لە گەورەترین هەناردەکارەکان بەڵام بەهۆی گەمارۆکانی سەری هەناردەکردنی کەم بۆیتەوە. بامانزگرتنی ژێرخانی ئەگەر ڕژێمەکەش بکەی کاریگەری لەسەر بازاری جیهانی هەر دەبێت چکە ساڵانێک پێویستە تاکو ژێرخانی وزەی ئێران نۆژەن بکرێتەوە دووبارە ببیتەوە یەکێک لە بەرهەمێن و هەناردەکارەکان جیان. بەڵام ئەگەر پێشەوە قۆناغت بێگومان بە خێرایی باردۆخی وزە لە بازاری جیهانی باش دەبیتەوە. اینجا سیناریۆکانەوەیە کەی ڕادەست دەبیان کەی شەڕتەوە دەبی و چۆن تەواو دەبی. ئەگەر ئێران بمینێتەوە و ئێستا بێگومان فشارەکان سەرگەروی هورمز هەر دەبینێت دوای شەڕیش چکەی شتێکی لە ڕووی ئابووریەوە بەدەستامنێ تەنها فشارکردنە ڕەنگە وەکو ئێستا دەڵێن ڕۆژانە یعنی هەر کەشتێک بڕواتن مەرجەوەی 2 ملیۆن دلار ڕسومات بدات. ئەگەر وابیتن پشەوی هەر بەردەوام دەبیتن دوای ڕاوەستانی شەڕەکەش. هەموو سیناریۆ ئابووریەکان پێوەستن بە سیناریۆ سەربازیەکان و چۆنێتی کۆتایی هاتنی شەڕ. ئاگربەستە چ کاتی دەبی کۆتایی هاتنی شەڕ دەبی ڕوخانی ئێران دەبیتن ڕوخانی ئێران پێش وێرانکردنی ژێرخانی نەوتی ئێران و ڕەنگە خەلیج چکە ئێران هەر ڕشەیەوە دەکاتن ئەگەر ژێرخانی وزەی بامانج بگیرێش ڕاستەخۆ ژێرخانی جا دکتۆر ئێستا ئەمە کاریگەریەکەی ڕەنگی داوەتەوە جگەلەوەی کە وڵاتانی ئاسیایی گرتوتەوە وڵاتانی کەنداوی پەک خستووە و خەریکە ئەگاتە قەیرانەکە قوڵە بێتەوە لەسەر ئەوروپاش. ینی ئەمەی کە ئێران ئەیکات ڕاگررتنی وزە ئەو داخستنی بەردەوام و هێرشی گەروی هورمز کاریگەریەکەی لەسەر ئەوروپا دەرکەوتووە. پێت وایە ئەوروپا توانێت جێگرەوەی دروست بکات و بیدۆزێتەوە؟ ئەوروپا جێگرەوەی نییە چونکە کێشەکەیەوە یەکەم جاری احتیمادی لەسەر نەوتی رووسی و غازی رووسی دەکرد. دوای ئەوەی جەنگی ئۆکرانیا دەست پێکرد ئەمریکا داوای لێکردن کە پشت بکەنە بەرهەمی رووسی سەرکەرتی وزەی رووسیا جێگرەوە بدۆزنەوە. ئێستا هێشتان جێگرەوەکە بەتەوەی چارەسەریان نەکرد بوو ئەو جارە کێشەی گەورەتر و دروست بووە نەوتی ناوچەکەس
ڕۆژانە خواستی جیهانی 90 تا 100 میلیۆن بەرمیلە 20 میلیۆن بەرمیل لە ڕێگەی گەروی هورمز تێدەپەڕیت 120 وزەی جیهانی یعنی بە ئاسانی جێگرەوەی نییە و ئەڵمانیا و فەڕەنسا و زلهێزە ئابوووریەکانی ئەوروپا وەکو جەناب تاماش پێکرد خۆیان لە قەیرانی قوڵدانە خۆیان قەیرانی ئابووریانە خۆیان قەیرانی هەڵاوسانیان هەیە بە بەرزبوونەوەی نرخی سوتەمەنی فشاری زیاتر لە سەکتەری هەم لەسەر هاوڵاتیان دروست دەبێت بەڕاستەوخۆ بەهۆی زیادبوونی هەڵاوسان هەم لەسەر کارگەکان دروست دەبێت چونکە تێچوونی بەرهەمێنان زیاد دەکات خۆیان کێشیان ئەمەوە لە ئەوروپا کات کە لە کاتێکان نەتوانێت جێگرەوە بدۆزێتەوە و ئەم قەیرانەشی بێتە سەر فشار لەسەر ئەمریکا بکات بۆ وەستاندنی جەنگەکە لامان کاتدا فشار لە ئەمریکا دەکات فشار لە ئێرانش دەکات تازە هەرێستا لە تەلڤیزیۆنەکەتانەوە ئاماژە بۆ کرا کە بەریتانیاوانە خەریکن خۆیان ڕێک دەخەنەوە فشار بکەن بۆ کردنەوەی گەروی هورمز ئەگەر ناچارمەدەن بۆی کە گەروەکە بکرێتەوە ناچار بن کەوانەی نان دەویست بەشداری شەڕەکە بکەن ئێران ناچاریان دەکات کە هێز بنێرن و بەشداری شەڕ بکەن چونکە بەرگری لە بەرژەوەندەکانی خۆیان دەکەن ئێران خۆشی زیانمەندە چونکە 180 و 170 تا 80 داهاتی ئێران پشتی بە سێکتەری نەوتی دەبەستە ئێستا سفر دەبیتەوە لەگەڵ ئەو فشاری هەیە نزیکترین دۆستی ئێرانیش کە چینە هەم لە هاوردەکردنی کاڵە هەم هەناردەکردنی ئەو بڕە نەوتەی کە ئێستا بە قاچاق دەینێری ڕۆژان نزیکەی 1,400 ملیۆن 500 هزار بەرمیل زیانی گەورەی بە بەرژەوەندەکانی چینیش گەیاندێ کەواتە لەمان کاتدا یعنی چەکەچی دووسەرە کە فشار پێی لە ئەمریکا و ئیسرائیل دەکاتن لەمان کاتدا فشارەکان لەسەر کەواتە ئێران تاکی ئەتوانێت بەردەوامی بدات بە داخستنی گەروی هورمز ئەم فشارانەی بەردەوامی پێ بدات وەکو دیارە فشارەکان زۆرن چکە سەرۆکی ئەمریکا لە 3 ڕۆژی ڕابردوو بەڵێنی دابوو لە 48 سەعاتدا ئەگەر ئێران تەنازل نەکاتن ژێرخانی وزە بکاتە ئامانج دواتر 5 ڕۆژی زیاد کرد بە هیوایەوەی ناچار نەبی ژێرخانی وزە بردومام کە چکە کاریگەری دەبیتن ڕەنگە ئەو هێرشانە بکرێتە سەر ژێرخانی نەوتی سعودیا و قەتەر و ئیمارات وانش کە پشێوێکی گەورە لە جیان دروستبی بۆی خۆیان ڕزگار بکەن مۆڵەتەی 5 ڕۆژەیدایە پاشەو 5 ڕۆژە ئەمریکا ڕەنگە ئەو سەبرەی نەمینێ ئەوەش لە بیر نەکەین کە لە کۆتایی ساڵ هەڵبژاردن لە ئەمریکایە درێژە کێشانی ئەو شەڕە وا دەکاتن دەستکەوتەکانی ترەمپ کەم ببنەوە و فشاری لەسەر دروست بیت هەڵبژاردنەکان بدۆڕێنیت کەواتە ناچارە ئەو هێڵانەی کە ئەمڕۆ و دوونێ هێڵی سوور بوون بەیانی و دوو بەیانی لە جمعەوە بەدواوە هێڵی سوور نەمینن ڕەنگە شەڕەکە کورتتر دەبیتەوە بەڵام زیانە ئابوووریەکان زیاتر دەبێت دکتۆر هەندێک هاوکێشەکە ڕوونتر بکەینەوە بینەوە سەر ڕۆژهەڵاتی ناوڕۆست و بە دیاریکراویش ئەو وڵاتانی کە دراوسەی ئێرانن چ عێراق و چ تورکیاش چونکە هەر یەک لەم دوو وڵاتە هاوردەکاری گازی ئێرانن لە کاتێکە هەرچەنە ئێران خۆی بەشی خۆی ناکا پێداویستی ناخۆی پێپڕ ناکاتەوە بەڵام بۆ دابینکردنی و دەستکەوتنی داهاتی بڕێکی زۆر لە گازە فرۆشە بە تورکیا و بە عێراقیش بۆیە هەمیشەش هەژمونی بەسەر عێراقدا کردووە بۆی کە ناچاری بکات گازی لێ بکڕێت لە دوای ئەم دۆخە کە کەرتی وزەی بە ئامانج گیراوە کە بەرهەمێنانی گازی تا ڕادێکی زۆر کەم بۆتەوە عێراق و تورکیا چیەکەن عێراق وەکو جەناب تاماش پێکرد ئەمە کێشەی گازمانێ بەڵام کێشەی وەبەرهێنانمان لە گاسەیە ساڵانی ڕابردوو نەمانتوانی وەبەرهێنان لە غاز بکەین ئەگەر نە عێراق دەبێت یەکێک لە وڵاتە گەورەکانی کە دەجی غازی هەیە دەتوانی سەرڕای پێداویستەکانی ناوخۆ ببیتەوە یەکێک لە هەناردە کارە گەورەکانیش بەڵام ئەوەی جەناب تاماش پێکرد هەژمونی ئێرانی ڕێگر بۆ لەوەی استثمار بکەین چونکە تاکە دەواازەی فرۆشتنی غازی ئێرانی سەرڕای تورکیا عێراقەوە تاکە دەواازەی دەستکەوتنی دۆلاریش لە ڕێگای فرۆشتنی غاز بۆ بە عێراقدا عێراق ئەگەر هەژمونی ئێرانی لەسەر نەمینێ دەتوانی بە خێرایی وە بەرهێنان بکات لەگەر گۆڕانکاری سیاسی و سەرکردایەتی لە ئێران ڕوویدا عێراق ئەتوانێت لە ژێرەوە هەژمونە دەرچێ خۆی ئاوڕێک لە دۆخی گازەکەی بداتەوە مەسیری عێراق لەگەڵ مەسیری ئێرانە بەسترایتەوە یان بەکەوتنی ئێران ڕاستەوخۆ هەژمونی ئێرانیش لەسەر میلیشیەکان و کۆتایی میلیشیەکانشە عێراق دەستە قۆناغێکی نوێەوە جگە لە عێراق هەر هەرێمی کوردستان دەیتوانی قەیرانی غازی عێراق چارە سەر بکاتن ئەگەر ئەو فشارانەی لە ساڵانی ڕابردوونە بە هەر کاتەکی دانە گاز لە هەرێمی کوردستانی ئەلانی کردبێت کە قۆناغێکی نوێی وە بەرهێنان و پەرپێدانی ژێرخانی غازی زیاد دەکاتن هێرشی درۆنی و هێرشی موشەچی کرایتە سەرچێلگەکان ئەوە بوویتە ڕێگر لەوەی ئەو پلانە و ئەو جەدوەلە ئەو خوشتەیدانرایە لەو پەرپێدانی سێکتەری غازی لە هەرێمی کوردستان بووینە ڕێگر کە غازی هەرێمی کوردستان نەبیتە جێگرەوەی غازی ئێرانی لە عێراق
وەسەڕایەوەش نەبتە جێگرەوەی هەناردەکردنی غازی ئێرانی بۆ بازاری جیهانی و هەروە کارگەری لەسەر رووسیاش نەبیتن بەڵام بێگومان ئەو زیانانەی بە ئێران کەوتووە لامان کاتدا زیان بە میلیشیەکانیش کەوتووە خۆتان دەبین ڕۆژانە بۆمباران دەکرێن کەواتە کۆتایی هەژمونی ئێران کۆتایی هەژمونی میلیشیەکانشە ناوچەکە عێراق دەستە قۆناغی چنوێ بۆ ماوەیەکی کەم دیاریکرا و کاریگەری لەسەرمان دەبێت بە تایبەتی لە بەرهەمێنانی کارەبا بەڵام دواتر بە یەکجاری کێشەکە کۆتایی دێت کام هەرێم کوردستان هەم عێراقش دەتوانێت و بەرهێنان لە ژێرخانی وزە بە تایبەتی لە غاز بکاتن کە وزەی پاکە و تێچوونی کەمە بۆ بەرهەمێنانی کارەبا هەم کاریگەریشی لێ بەڕنگدانەوەشی لەبێ لەسەر صناعەتی پترۆکیمیاوی چونکە غازیەکێکە لە فاکتەرەکان و لە مدخەلاتی صناعەتی پترۆکیمیاوی کە عێراق دەتوانێت ببتەیەکێک لە کاراکتەرە گەورەکان لە بازاری پترۆکیمیاوی. دروستە. زۆر سپاس بەڕێز دکتۆر ئەشرەف تەها شارەزای ئابووری و ئاسایشی وزە لەگەڵمان بووی بۆ هیواین کە بە هەمان شێوە بێت کە جەنابتان فەرمووتان. سپاس بۆ بەڕێز. بەخێر بن.